بەڕێوەبەرانی لێپێچینەوە لە کەیسەکەی پێشکەشیان کرد تێیدا سەرکەوتوو بوون بەڵام جەنگەکەیان دۆڕان. دەنگدانەکەی ڕۆژی شەممە لە ئەنجومەنی سینات 57 دەنگ بەرامبەر 43 دەنگ بوو. دەنگ کورتی هێنا بۆ مەحکومکردنی دۆناڵد ترەمپی سەرۆکی پێشوو بەهاندانی بۆ هێرشەکەی شەشی مانگی یەک بۆ سەر باڵەخانەی کۆنگرسی ئەمریکا. لە ئەنجومەنی سینات بە یەکسانی دابەش بوو بە دەستهێنانی 17 دەنگی کۆماری پێکەوە لەگەڵ سەرجەم دەنگی دیموکراتەکان بۆ مەحکومکردنی ترامپ ئەوە ئەرکێکی سەخت بوو. کۆتا لێپێچینەوە بۆ یەکەم جار بوو تیایدا کەسانێک گشت بە ئەندامێکی پارتەکەی خۆیان بۆ لێپێچینەوە لێی دەنگ بدەن. ئەم جارەیان 7 ئەندامی کۆماری ئەو کارەیان کرد. پێم وایە بەلایکەم 2 دەنگی دیکە پشتگوێ خران. بەهۆی ئەو شێوازەی کەیسەکە خرایە بەردەم ئەنجومەنی سیناتەوە. سارا ئیزگەر ئێستا نووسەری ستافی دەسپاچە کە گروپێکی میدیایی نەریتپارێزە، هەروەها وتەبێژی باڵای داواکاری گشتی ئەمریکا جێف سێشنز بوو. سارا دەڵێت دیموکراتەکان بە پەیڕەویکردنی ڕێبازی دوو حیزبی ڕەنگە دەنگی زیاتریان بەدەست بهێنایە. پێم وایە بەڕێوەبەران لە ئەنجومەنی نوێنەران دەیانتوانی کەیسەکەیان بەهێز بکردایە بە بەشداری پێکردنی کۆماریەکان لە داڕشتنی مادەی لێپێچینەوەکە. ئەوەی بەهزری من بەشداریکردنی کۆماریەکان مەسەلەکەی کورت دەکردەوە لە کەم تەرخەمی سەرۆک لە ئەرکەکەیدا و هەروەها دوای ئەوەی ئاژاوە گێران هەڵیان کوتایە سەر کۆنگرێس لە 6 مانگی یەکدا. ئایا سەرۆک لەم ڕۆژەدا چ کارێکی ئەنجامدا یا دەستەوەستان بوو؟ لەبەریەوەی سەگ بخەیتە سەر مشتومڕ لە سەرهاندان بۆ یاخیبووان ئەوەی کە زۆر بابەت لەخۆ دەگرێت. هایدی کیترۆسەر پرۆفیسۆری یاسا لە زانکۆی مینەسۆتا دەڵێت ئەوەی بە تایبەت من پێی سەرسام بووم ئەوە بوو چۆن ئەوان خشتەیەکی کاتی درێژیان داڕشت و تێیدا کەڵەکەبووی چەندان هەفتەیان پیشان دەدا. هایدی دەژڵێت دیموکراتەکان کەیسێکی کارایان پێشکەش کرد. پاشان تەنانەت خشتەی کاتەکە دوای هێرشەکە بە جۆرێک ئاماژەی بەنەبوونی کاردانەوە بێباکی هەتا دوایی دەکات. ئەوەش نیشانەی ڕوونی ئەم نیاز و خۆشحاڵیە بوو کە سەرۆک هانی لە پێناودا بۆدا بوو. پارێزەرانی ترامپ ئەوانەی درەنگ کەیسەکەیان گرتە دەست دوای ئەوەی پارێزەرانی پێشوو لابران و پێدەچێت ئەوان کاتێکی زۆریان بە سەرزەنشکردنی بەڕێوەبەران لە ئەنجومەنی نوێنەران بەسەر برد بێت بەهۆی ئەوەی بە پارێزەرەکانیان نەگوتبوو سەبارەت بەوەی چۆن سەرۆک بیر دەکاتەوە و چی دەزانێت. هاوکاتی ئەوەش بە دڵنیاییەوە دەبوو پارێزەرەکانی ئەو زانیاریانیان بزانیایە لەبەر ئەوەی داکۆچی لە ترامپ دەکەن. زۆر ڕوونە کە تیمەکەی ترامپیان وانە بوو دەرفەتێک بۆ دیموکراتەکان هەبێ هەتا بتوانن 67 دەنگ بەدەست بێنن بۆ تاوانبارکردنی ترامپ. هەروەها بڕوانە ئەوەی کە ئایا پێوەری ئاستی سەرکەوتنی دیموکراتەکان چەندە. تیمەکەی ترامپ بڕوان وابوو کە دیموکراتەکان هیچیان پێ نییە کە بیکەن یا بیڵێن بۆ ئەوەی بە فەرمی ترامپ تاوانبار بکەن. سارا ئیزگەر جەخت دەکات کە دیموکراتەکانیش بڕوایان نەبوو بتوانن 67 دەنگ بەدەست بێنن. من پێم وایە لەم حاڵەتەدا لایەنگرانیان دەست بەجێ دەبنا هاوڵاتیانی ئەمریکایی و پێوەری سەرکەوتنیان زۆر پێدەچێت لە هەڵبژاردننی داهاتوو بێت. کاتی ئامادەکاریە بۆ هەڵمەتی ساڵی 2022 لەو دەمەی هەڵبژاردن بۆ پڕکردنەوەی کورسیەکان لە خانەی نوێنەران و هەروەها لە ئەنجومەنی سینات بەڕێوە دەچێت.